16 میر لە ماوەی 267 ساڵدا حکومڕانی کوێیتیان کردووە. با کۆچی دوای شێخ نەواف ئەحمەد جابر سەباح کوێیت ماڵەوەی لە میری 16 خۆی کرد. لە ماوەی 267 ساڵدا کە فەرمانڕەوای کوێیتیان کردووە، لەو کاتەوەی یەکەم فەرمانڕەوا لە بنەماڵی ئیلسەباح لە ساڵی 1756 دەستی بەسەر دەسەڵاتدا گرت. میری نوێی کوێیت مەشعەل ئەحمەد جابر سەباح کێیە؟ شێخ مەشعەل لە ساڵی 1940 لەدایک بووە. کوڕی حوتەمی شێخ ئەحمەد جابر سەباح فەرمانڕەوای پێشووی کوێیتە کە لە ساڵانی 1921 بۆ ساڵانی 1950 حکومڕانی کردووە. خوێندنی سەرەتایی لە قوتابخانەی موبارەکیان لە کوێیت تەواو کردووە و کۆلێژی پۆلیسی هەندنی بەریتانی لە ساڵی 1960 تەواو کردووە. دواتر لە ساڵی 1967 پەیوەندی کردووە بە وەزارەتی ناوخۆ بووەتە بەرپرسی بەشی لێکۆڵینەوە گشتیەکان تا ساڵی 1970 لەو پۆستەدا ماوەتەوە و بەردەوام بووە. سەرۆکی فەخری کۆمەڵی ئاسمانی کوێیتی بووە لە ساڵی 1979 کە یەکێک بووە لە دامەزرێنەرانی کۆمەڵە. جابر ئەحمەد سەباح میری پێشووی کوێیت لە ساڵی 1977 وەک بەرپرسی دیوانی شاعرانی نەباتیەکان دەستنیشانی کردووە. ساڵی 2004 میری کۆچ کردو و فەرمانێکی میری دەرکردو بە پلەی وەزیر وەک جێگری سەرۆکی یاسایشی نیشتیمانی دەستنیشان کردو. ئەو پۆستەی بەدەستەوە بوو تا و کاتەی فەرمانڕەوایی گرتە دەست. شێخ مەشعەل ڕۆژی سێشەممە 29 ئەیلولی 2020 لەلایەن شێخ نەوافەوە با فەرمانێکی میری وەک جێنشینی خۆی دیاری کراوە. شێخ نەواف میری کوێیت ڕۆژی 16 کانونی یەکەمی 2023 لە تەمەنی 86 ساڵیدا کۆچی دوایی کردو. لە دوای خۆشیەوە شێخ مەشعەل دەبێتە میری نوێی کوێیت.